لە نێوەندی خۆپیشاندانەکانی ناڕەزایی دەربڕین و قەیرانی سیاسی عێراقدا وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەگاتە بەغدا بە مەبەستی چڕکردنەوەی هەوڵەکان لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی و لەوێش شێوازی بەشداریە نوێیەکانی ئەمریکای ڕاگەیاند. ڕاوشکاری زیاتری لەشکریدا دەنین لەگەڵ هێزە ئاسایشەکانی عێراقدا و دووهمیش هێلیکۆپتەری جەنگیش دابین دەکەین وەک پشتیوانی بوو هەوڵەکانی ئازادکردنی مووسڵ و هەروەهاش دابینکردنی هەندێک سیستمی پێشکەوتووی ڕاکێت بۆ پشتیوانی هێزە پیادەکانی عێراق. هەر لە چوارچەوەی چڕکردنەوەی هەوڵەکانی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی دەدرێن بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما بڕیاری کۆمەکی دارایی هێزی پێشمەرگەی کوردستانی داوە بە بڕی نزیکەی 415 ملیۆن دۆلار. وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت ئەو هاوکاریە داراییە ڕاستەوخۆ نادرێت بە هێزی پێشمەرگە. چوارم کە بەڕاستی گرنگە کۆمەکی دارایی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین. ئەمەش بەڕێکەوتن لەگەڵ حەیدەر ئابادی سەرۆکوەزیر. هاوشێوەی چۆنیەتی کارکردمان لێرە ئەم هەنگاوە دەنیێن پێشمەرگە یەکێکە لەو هێزە چالاکانەی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکات. لەوەتای نزیکەی 2 ساڵ لەمەوبەرەوە کە دەوڵەتی ئیسلامی شاری مووسڵی داگیر کردووە هێزی پێشمەرگەی کوردستان لە شنگالەوە تا خانەقین لە بەرەیەکی 1050 کیلۆمەتریدا شەڕی دژی داعش دەکا. ئەم بڕیارەی وەزیری بەرگری نیگەرانی لە ناو کووردا هێناوەتە ئاراوە. هەمان ئیتاری سیاسەکانی پێشی ئەمریکایە کە دەوێت بە هاوکاری لەگەڵ حکوومەتی اتحادی هاوکاری پێشمەرگە بکات لەوانەیە ئەمە وەکو ئەگەر ژێر ڕەبتی حکوومەتی اتحادی ئەو قەراراتی بۆ دەرکات کەواتە لەوانەیە ئەو پرەپارەیەک پێویست نەگاتە هەرێمی کوردستان و خزمەت پێشمەرگە نەکات. سەرکردەی هێزەکانی هاوپەیمانانی دژی داعش باس لەو کۆمەکە داراییە دەکا کە بۆ هێزی پێشمەرگە دابین دەکرێت. ئێستا پێشمەرگە وزەی تەواوی نییە تا لە بەرەکان بمێننەوە بۆیە بە باشی دەزانین بڕی پێویستی خواردنیان بدەینێ تا بتوانن بەردەوام بن لە شەڕدا. هێزە ئاسایشەکانی عێراق لە خۆ ئامادەکردندان بۆ ئۆپراسیۆنی ڕزگارکردنی شاری مووسڵ. ئەمەش نەبۆتە هۆکارێک بۆ بێدەنگبوونی خۆپیشاندەرانی داوای چاکسازی دەکەن لە کاتێکدا زۆرێکیش لە چاودێران و بڕوایەدان ئەم ڕەوشە سیاسیی عێراق کاریگەری دەبێ بەسەر ئەم ڕزگارکردنە چاوەڕوانکراوەوە. مشکاریگەریەدا لەسەر مەلەفی ئەمنی بۆیە پێویستە تاکی زووە کۆتایی بەم قەیرانانە بێنین کە زۆریشیان یعنی زیاتر مفتعالن و هیچ سەبەبێک مەوضوعیان نییە بۆ دروستبوونە. وەزیری بەرگری ئەمریکا لە سەردانەکەیدا لەگەڵ سەرۆک وەزیری عێراق و وەزیری بەرگری وڵاتەکەشدا کۆبووەوە و ئەم دوو گەورە کاربەدەستەی عێراقیش بە مەرجەکانی ئەمریکا قایل بوون. ئەم کۆمەکانەی ئەمریکاش بە مەبەستی هاوکاریکردنی هێزە سەربازیەکانی عێراقا بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ. دەمانەوەی کارێکی زیاتر لە هێزە عێراقەکان ببینین بەرەو سەرکەوتن. کارێکی زیاتریش پێوەستی بە پشتیوانی زیاتری لۆژیکیە و ئەمەش بەشێکی گرنگی ئەم ساتە وەختەیە. سەرکردە لەشکریەکانی ئەمریکایی و عێراقیش جەخت دەکەنەوە لە پاشەکشەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی وەلێ هێشتاش نازانرێ ئایا شکستی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر البەغدادی داعش و قاعیدە و بەرەی نوسڕە و تێرۆریستانی تریش لە بەرەیەکدا کۆ دەکاتەوە یان نا.